شويستویانە ناشرینکردنی ئاینی ئیسلام کەسێتی بەناوانکە لە ئاینی ئیسلامە زانایانی ئاینی مامۆستا بەڕێزەکان کە هەمووی ئەوانە مامۆستای بەڕێزن هەمووی خاوەنە عیلمن و ئێمەش زای لە ئاینی ئیسلامە ئەوانە ڕێزیان هەیە و ئەوانە جێگەی ڕێز نەکوەکو بێڕێزیان بەرامبەر بکرێت چکە ئەمە هەمیشە زانیومانە کە دەستی دەرەوەی هەمیشە ئەیانەوێت بە ناشرینکردنی ئاینی ئیسلام و کەسایەتی بەناوبانگەکان تەنها ئەمانجیان ئەوێ و دوور خستنەوەی خەڵک لە ئاینی پیرۆزی ئیسلام و سەرقاڵکردنیان باشتە بێمنامەکانی ئێستا و باس ئەکرێت لە سۆشیال میدیاکانە زنێوە هەر کۆمەڵێ فێربوون هەر خەریکی زنێوەن خۆیشی کە نازانن هەر قسەی ناشرین و زنێ و سوکاتیکردن بە هەموو بارێکە بەڵێ وەڵای بێبەرنامەیە بێ تەربیەتیە هیچی کە نییە نازانم بەڵا خوا نەزانم جا بەلا خۆیان پرسم چزانم نەوەڵا ئەو هەم مەسەلەکە ئەوەی براکە لەخوا ناترسن تەربیەتیان نییە شەرمیان نییە حەیان نییە ئەینا چۆنە بێت جنێ بدرێ حەجم شێ جنێ بە هیچ کەسێ دروست نێ نەک بە مامۆستای ئاینی خەڵکانێکی زۆر هەیە ئەیانەوێ دینی ئیسلام ناشرینکەن ئەیانەوێ بۆ جوێن و بۆ قسە ناشرینانە لە دینی ئیسلام کەمکەنەوە بەڵام هیچ لە دینی ئیسلام کەم نابێتەوە بەڵکو بگرە خەڵک زیاتر ئاشنای دینەکەمانە بێت و ئەوە خۆیانی پێکەمە بێتەوانێ و شخصیەتی خۆیانی پێدەڕەخەن یعنی هیچ لە دینەکەی ئێمە الحەمدوللیلله لەوەتی هەیە هەر بەرز بوو هەر سەرکەوتوو بێ ئەم جێنە هیچ تعبیر لە کەسایەتی خۆیان نەکات وەزەکەی گۆڕێت وەزەکەی گۆڕێ وەزەکە ئەوەیە سیستەمەکە سیستەمی ئەم مڕووی سەردەم بەرەو شتێکی خراپەڕەوە مامۆسان دایمن پێشەنگ و پێشەوای میلەتن یعنی لە ئاستێکان ینی ئەبێت دەستێکی ڕێزیان بۆ دانێ ئەو هیلاکی ئەو ناڕەحەتی کە مامۆسان پێشکەشەکەن بەداخەوە کۆمەڵە نەزان و نەفام ینی قسەیان لەسەراکەن کە بەش ئاراسێکی نادروستیانە بن من لە ڕێەوەی کە هاانیانێن کۆمەڵێکی تر هاانیانێن ینی کوێراناوانش حکم لەسەر قسەی کۆمەڵەکەکەن کە بەنابر مامۆسان کاری ناشرینەکەن بەڕاستیان چییە لە ڕێگەیەوە بگەن بچی بەڕاستی ئەوەی کە مەبەستیان بەیانی ئاشاوای بنێنەوە ینی مامۆسان تا ڕادەیەک لەناو خەڵکە ڕێزیان کەمکەنەوە کە بەوەش بەداخەوەی شەڵاوە سەر ناگرێ مامۆسان دایمەن هەمان لە شکو و لە ئاسێکی زۆر بەرزان لای کەسانێک ناسراون پێویست ناکڵمان کە دەرکەوت پەنجەڕاکیشانی نایە بەڕاستی مامۆسا لە ئاسێکی زۆر بەرزان بەر قسەیە و کۆمەڵەری شەڵا ئەڵێ دەریا بدەمی سەگ پیس نابێ هەستەکەم ئەمە دەستکی سێوەتە دەستێکی لە پشتەوە و بە ئەنقەس ئەمە ئەکەن یعنی مدەتێکە ئەم شتانە خەڵکی پێوە مەشغوڵ ئەکەن و بێگومان ئەمە بە دوورە لە بەهای باڵای مرۆڤی کورد و ئەمە دوورە لە کولتوری کوردەواری و خەڵکی کورد ئەم جۆرە هەڵوێستانەی لێ ناوەشێتەوانێ بەداخەوانە بوانەی کە ئەم کارانە ئەکەن مامۆسایانی ئاینی هەمیشە ڕێنیشاندەری خەڵک بوونە یعنی ئەمە ئەو پەڕی قێزەونیە ئەیکەن بەرامبەریان بەس وەک گوتم ئەمە دەستێکی لە پشتەوەیە و ئەیانەوێ ئەم مەوزوعانە بەلا ڕێیابەرن و خەڵکی پێوە مەشغوڵکەن وەک گڵاوەکانی خۆیان بەمانە بپۆشنەوانێ و دیار نەمێنێ لە شاوی خەڵکە